بەڕاستی شتێکی زۆر کاریگەرە کە نەمەزانین پێشتر گرمیان ئەلفالکراوە. خوێنکارێکی زانکۆی گەرمیان هاتیتە ئێرەکە ماڵی مەریەمە چی بینی لێرە؟ بەڕاستی ئێمە وەکو زانکۆی گرمیان مەرحەلەیەکی زانستی کۆمپیوتەر من خەڵکی ڕانیم لە دەڤەری ڕاپەڕینەوە هاتوون پێشترە ئەو شتانەم دیتووە بەڵام ئەو چیرۆکانم نائناسی. بەڕاستی چیرۆکێکی زۆر کاریگەرە سوپاسی ئەو مامۆستا و دکتۆر عەدنان و سەرۆک بەشی خۆمانەکەم کە ئەو شتانەیان پێ ئاشنا کردین. ئەم شتانە زۆر کاریگەرە هەندێک کەسەیە هەستیان پێ ناگا وازانن کوردستان کە گەیشتۆ بەم حاڵە بە شێوازێکی خۆشەوە گەیشتۆ بەم حاڵە کە نازانن بە شێوازێک گەیشتۆ کە پێشتر نیانەتوانی گڵۆپێکیش هەڵکەن لە ترسی ڕژێمی بەعز. بەڕاستی ماڵەکەی خات و مەریەم کە سوپاسیانەکەم بەڕاستی شوێنەکار بۆ خۆی ماوە نۆژێنیان نەکردەوە شوێنێکی کولتوریە وەکو ئەو شتانەوە ئەو تابلویانە کە ئێمە لە ژوورۆ دیتمان مامۆستا پیشانیان داین دەسەکانیان خۆش ئەو تابلویانە بەڕاستی لە یەک بنەماڵەدا تەنها یەک قاب ماوەتەوە لە بنەماڵەدا تەنها یەک بەرماڵ ماوەتەوە کە نوێژیان لەسەر کردووە. ئەو شتانە زۆر کاریگەرن هەندێک کەسێ هەست پێ ناکا کە نازانێت کوردستان چۆن گەیشتۆ بەم حاڵە و کوردستان کە ئێستا چه حاڵێکی خۆشیەوە پێشتر کە نەیانەتوانی لە ماڵەکانیان دەرچن. بەڕاستی چیرۆکەکەی خات و مەریەمیش ماڵەکەیان زۆر کولتوری و جوانە لە لای من. ئەم گۆڕانەی کە ئێمە پێش ئێرە چوین سەردانمان کرد ئەم گۆڕانە زۆر ناخەژێنن کە نەیانتوانێتەوە بنەماڵەکەی خۆیان بناسنەوە کە ئەمان نەیانتوانێت بنەماڵەکەی خۆیان بناسنەوە و کە ئێستا دێن دیانئەیان بۆ ئەکەن کە سوکاریان فالکرا و داوایان کردووە و دیانئەیان بۆ بکەن. پێشتر ئەم شتانەم دیتووە خەڵکی دەڤەری ڕاپەڕینم کە سوکار و خوزمی دۆسی هەیە کە ئەنفالکراوە بەڵام خۆشە تۆ ئاشنابی بۆ چیرۆکانە. گەرمیان بینیت گەرمیان ئەم هەموو قوربانی داوە چی شتێکی جیاوازترت بینی لەوەی کە زۆر کاریگەر بێت؟ بەڕاستی شتێکی زۆر کاریگەرە کە نەمەزانین پێشتر گەرمیان ئەلفالکراوە. سوپاس مامۆستاکانەکەم کە ئێمەیان ئاشنا کرد بەو شتە. بەڕاستی شتێکی زۆر ڕەمزانەیە هیوادارم ئەو شتار بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوش کە بزانن ئەم شتانە هەیە و پێوێ ئاشنا بن و کە نەزانن کوردستان بە حاڵێکی خۆش گەیشتۆ بەمڕۆوە.